بسم الله، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. باز لێکێک لە باشترین نزاکان بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: باشترین ئەوەی کە من و پێغەمبەرانی پێش خۆم و تومانە بریتیە لە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. لە کاتی خوێندنی ئەمەیە پێویستە هەنێ جار گەورەترین و پایەبەرزترین کەسەکانمان بیرکەوێتەوە کە ئەوانیش پێغەمبەرانن. بۆچی؟ چونکە پێغەمبەر وای فەرمووە باشترینی ئەوەی کە من و پێغەمبەرانی پێش خۆم وتبێتمان بریتیە لەم نزایە. لە فەرمودەیەکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: ئەو کەسەی کە لە ڕۆژێکدا 100 جار ئەم وشانە بڵێت لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير، ئەو کاتە پاداشتەکەی هاوشێوەی ئەوەیە کە دەکۆی لێ ئازاد کرد بێت، 100 چاکەی بۆ تۆمارەکرێت، 100 لە گوناهەکانی بۆ ئەسرێتەوە و لێ هەڵەوەرێت و بە تەواوی پارێزراوە بێت لە شەیتان لەو ڕۆژەیە تاوەکو ئێوارە. هەروەها هیچ کەسێک بە شێوەی ئەو کردەوەی وا چاکی نەکردووە تەنها ئەو کەسە نەبێت کە ئەم وشانەی زیاتر وتوەتەوە لەو. ماشاء الله، نزایەکی سەرسامکەرە. لا إله إلا الله، هیچ خوایەک نییە جگە لە ئەڵڵاه، ئەو ئاسانە خۆتانەوازانن. وحده، ئەو تاک و تەنهایە. لا واتە نەخێر، شەریک واتە هاوبەش، لا شەریک هاوبەشی نییە، لەهو بۆ ئەو، لا شەریکە لەهو هیچ هاوبەشێک بۆ ئەو نییە. لەهو المولک، بۆ ئەوە تەواوی دەسەڵات، المولک واتە دەسەڵات. وەلەهو الحەمد، و بۆ ئەو الحەمد، هەموو سپاس و ستایشێک. لەهو المولک و لەهو الحەمد، بۆ ئەوە دەسەڵات و بۆ ئەوە هەموو سپاس و ستایشێک. وهو على كل شيء قدير، وهو هەروەها ئەو على كل شيء، كل واتە هەموو، شيء واتە شت، کەوایە كل واتە هەموو، هەروەها شيء واتە شت، كل شيء هەموو شتێک، على كل شيء بەسەر هەموو شتێکە، قدیر، قدیر واتە تەواوی هێز و توانە، و ئەو بەسەر هەموو شتێکدا تەواوی هێز و توانای هەیە. شیکردنەوە و لەبەرکردن، کەوایە تۆ ئەتوانیت ئەم نزایە لەبەرکەیت لەسەر 250 کە ئەمە تەنها بۆ ئاسانکردنی لەبەرکردنەکەیە، بێگومان بەم شێوەیە لە سوننەتە باز نەکراوە، بەڵام تەنها بۆ ئاسانکردن. هەروەک بەرچاوڕۆنیەک ئەشتوانیت بینوسیت یان بە شێوازی تریش تاقیب بکەیتەوە، کەواتە لێرەیە لە پەنجەی یەکەم سێیەکت هەیە لا إله إلا الله وحده لا شريك له، لە دووەمیانە لەهو المولک وله الحمد وهو على كل شيء قدير.